چل هۆکار بۆ وازهێنان لە گوناه و تاوان. خاڵی 35 نزای دایک و باوک. خوشک و برای ڕێزدارم، هەوڵ بدە کەوا دایک و باوکت هەمیشە دوعا و نزای بەخێرت بۆ بکەن، چونکە دەزانی دوعای دایک و باوک بۆ ئەولادەکانیان قبوڵە. ئەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێت: 3 دعوات مستجابات لا شك فيهن. دەفەرمێت دوعا و نزای 3 کەس شک و گومانی تێدا نییە کە قبوڵ دەبێ. یەکەمیان دعوة المظلوم، دوعا و نزای کەسی ستەم لێ کراو، کاتێک کە دوعا لە ستەمکار دەکات خوای گەورە دوعای ستەم لێ کراو قبوڵ دەکات. دووەمیان ودعوة المسافری، دوعا و نزای کەسێک کە لە سەفەر بێ. سێمیان ودعوة الوالد لولده، دوعا و نزای دایک و باوک بۆ منداڵەکانی خۆیان. بەڵێ ئەم فەرمودەیە ئیمامی ترمذی ڕیوایەتی کردووە. خۆشەویستان، ئەگەر تەماشاکەین پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتێک کە دوعای بۆ ئیبن عەباس دەکرد، بەڵێ بۆ کوڕەمامی خۆی عەبدوڵای کوڕی عەباس، دەیفەرموو: اللهم فقهه في الدين وعلمه التأويل. خوایا عەبدوڵای کوڕی عەباس شارەزا و تێگەیشتووکەی لە دین، فێرە فقه و شەریعەتی بکەی. دەبینی نزای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم قبوڵ دەبێت و ئیبن عەباس دەبێتە عالمی ئەم ئومەتە. خۆشەویستان، دوعای دایک و باوک قبوڵە. ئەی دوعای دایک و باوک نییە، دوعای چەند دایک و باوک هەبوو کە ڕۆڵەکانیان بزر بوون و بەڵام بەهۆی دوعاوە جارێکی تر بە دایک و باوکیان شاد بوونەوە. چەند کەسی دوور هەبوو جارێکی تر بەهۆی دوعاوە نزیک بوونەوە. چەند منداڵی سەرگردان و وێڵ و خراپ هەبوو بەهۆی دوعای دایک و باوکیانەوە ساڵح بوون و جارێکی تر گەڕانەوە. قورئان فێرمان دەکات لەسەر زمانی پێغەمبەران کە دوعا و نزا بۆ ڕۆڵەکانمان بکەین. ئەوە دەبینی ئیبراهیم عليه السلام، سەیدنا ئیبراهیم دوعا دەکات لە خوای پەروەردگار، دەفەرمێ: ڕەبی هەبلی من الصالحین، خوای ڕۆڵەی ساڵح و ڕۆڵەی چاک و پاکم پێ ببەخشە. هەر ئیبراهیم عليه السلام بەردەوامە لە دوعاکانی، دەفەرمی: ڕەبنا واجعلنا مسلمین لەکە ومن ذريتنا أمة مسلمة لك وأرنا مناسكنا وتب علينا إنك أنت التواب الرحيم. ربنا وابعث فيهم رسولا منهم. تماشاكي أو إبراهيم عليه السلام بردوام لدعاكاني خوي هشتا نزادك دفرمن يتلو عليهم آياتك ويعلمهم الكتاب والحكمة ويزكيهم إنك أنت العزيز الحكيم. إدي لبرهمي أو دعايدا بەرهەمەکەی پێغەمبەری ئێمە بوو صلی الله عليه وسلم لە نەوەکانی ئیبراهیم عليه السلام. کەواتە دوعا زۆری بۆ هەیە و دەتوانێت تۆش و منیش دوعای دایک و باوک لە گوناه و تاوان بە دوورمان خاتەوە.